یاخۆ لەشی هەموو لایەک ساغ بێت و دەستان خۆش بێت. زۆر باشەکەن ئەم یەک دوو هەفتەیە ئەو هەموو پرۆژە باشە بۆ خەڵک ئەکرێتەوە. بەڵام ئای چەند خۆش ئەبوو هەموو هەفتەکانی ساڵ وا بووایە. یەک داوای بچکۆڵم هەیە. بانیەتی کردەوەی ئەو پرۆژە باشانە بۆ بانگەشەی هەڵبژاردن نەبێت. وابزانم ئێوە ئاگادارن ئەو ماوەیە خۆمان لە باسکردن و ڕووماڵی هەندێک پرۆژەی خزمەتگوزاری گشتی بە دوورگرتووە کە لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان جێبەجێ ئەکرێن. ئێوە ئەزانن کە خۆ بە دوورگرتن لە باسکردنی ئەو پرۆژانە کاری ئێمە نییە، چونکە هەر لە سەرەتاوە کە لە تۆڕی میدیای 1964 دەستمان بەکار کردووە کرۆکی کار و بنەچە و نەژادی کارە ڕۆژنامەوانیەکانی ئێمە ئەو بابەتە لۆکاڵیانن کە پەیوەندیان بە ژیانی گشتی خەڵکەوە هەیە. لای ئێمە ئەو بابەتانە هەمیشەمان شێت و سەردێری ڕئیسین. بەڵام ئەو ماوەیە کە لە ئانووساتی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی عراقین دەبینین هەندێک لایەن پرۆژە خزمەتگوزاریە گشتیەکان بۆ کۆکردنەوەی دەنگ و سەدای خۆیان بەکارئێنن. لەسەر پشتی ئەو پرۆژە خزمەتگوزاریانەوە بانگەشە ئەکەن. بۆیە ئێمەش تا هەڵبژاردن تێ ئەپەڕێت خۆمان لەو جۆرە بابەتانە بە دوور ئەگرین، چونکە بابەتە سەرەکیەکە ئەزانن چییە؟ ئەوەیە کە ئێمە نامانەوێت ببینە بەشێک لە بانگەشەی لایەنەکان. بەڵام ئەمە بەومانایش نییە کا بە شێوەیەکی براوە هەرباسییان نەکەین، بەڵکو کە دەبینین پرۆژەیەکی گەورەی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان جێبەجێ ئەکرێت ناتوانین خۆمانی لێ دوورە پەرێز بکەین، بەڵام بە ئاگایەکی زۆرەوە کاری لەسەر ئەەکەین بەبێ ئەوەی ببینە دەمڕاستی میدیایی هیچ لایەنێک. دیسان دەستخۆشی لە هەموو ئەو لایەنانە ئەەکەین کە کاری باش و پرۆژەی جوان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەنجام ئەدەن، چونکە هیچ کەس و لایەن و میدیایەک ناتوانێت بەکاری باش بڵێ خراپ و کارە خراپەکانیش بە باش و جوان وەسڵ بکات. ئەمە مەبدەئی کاری ئێمەیە. 2 ساڵ و شتێک ڕۆژە دەستمان بەکار کردووە. هەمیشە هەوڵمانداوە بۆ پاراستنی سومعی بێلایانی ڕۆژنامە نووسیمان خۆمان بپارێزین و باجی گەورەش بدەین. وابزانم ئاگاداریشن لەم چەند ساڵی کارکردنمان ڕیکلامی هیچ لایەنێکیشمان بۆ هەڵبژاردنەکان بڵاو نەکردوێتەوە کە بێگومان داهاتیشی دەبێت، بەڵام بڕوای کارکردنمان وایە کۆکردنەوەی ئەو بڕەداهاتە نەبێتە پرسیار و گومانێک لە لای وەرگرەکانمان. ئەمەی دەیڵێم منەت نییە، بەڵکو کارە ڕاستەکەی میدیا دەبێت بەو شێوەیە بێت کە ئێمە دەیکەین.